بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. السلام عليكم ورحمة الله. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵکە ئینشاءالله. لە وتاری ئەم شەوماندا شەوی جومعە چینە خزمەتی ئامۆژگاری پیاوچاکێک. ئەو پیاوچاکانە هەر قسەیەکیان کردووە، هەڵیان گۆزیوە لە فەرمودەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو پیاوچاکە ئەفەرمێ ئەمڕانی لا يدومانی في الإنسان. دوو شت هەن تا سەر بۆ ئینسان نامێنن. دوو شت هەن ئەبێ قەدریان بزانین تا سەر لای ئێمە نین. یەکەم شەبابه، دووهەم وەقووەته. یەکەم گەنجی، دووهەم هێز. هەمیشە ئینسان گەنج نییە، زەمانێکە گەنجەتی ئەڕوا، و هەمیشە ئینسان بە هێز و قووەت نییە، ئەویش نامێنێت. بۆیە ئەم دوو شتە ئەبێ ئاگامان لێ بێت تا بەهێزین، هێزەکەمان بۆ چاکە بەکاربێنین. هەتا گەنجیشین، گەنجیەتەکەمان بۆ خواپەرستی و بۆ عیبادەت بەکاربێنین. دووهەم فەرمووی ئەو پیاوچاکە وأمراني ينفعاني كل إنسان. دوو شت هەیە سوودیان بۆ هەموو کەسێک هەیە، ئەو دوو شتە قازانجیان بۆ هەموو کەسێک هەیە. یەکەم حسن الخلق، دووهەم وسماحة النفس. یەکەم ڕەوەش جوانی، دووهەم لێبوردەیی. ئەم دوو شتە هەمیشە قازانجیان هەیە بۆ خاوەنەکەی. ئینسان ڕەوشتی جوان بێ، نەرمونیان بێ، خەڵک وەسفی بکەن، خەڵک باشەی باس بکەن. دووهەم لێبوردە بێت، ئینسان لێبوردە بێت. هەمیشە لێبوردەیی هەبێ بەرامبەر بە خەڵکی. والعافين عن الناس والله يحب المحسنين. ئینسان هەڵەی خەڵکی قبول بکا زۆر مهمە، هەڵە بە هەڵ چارەسەر نەبێت. ئەم دوو شتە هەمیشە قازانجی هەیە بۆ هەمومان: ڕەوش جوانی، لێبوردەیی و سەماحەت. وفرمووی وأمراني يرفعاني من شأن الإنسان. دوو شت هەیە پلەپایی ئینسان بەرزەکەنەوە، دوو شت هەیە پلەپایی مرۆڤ بەرزەکەنەوە. مرۆڤ ئەگەێننە پلەی کەماڵ، مرۆڤ وا لێ ئەکەن خەڵک خۆشی بوێت. یەکەم ئەتەواضع، ملکەچی بۆ خەڵک، نەرمونیانی. تەواضع واتە ڕێز، واتە خۆت بەرامبەر بە خەڵکی بە گەورە نەزانی. وەضع یانی چی؟ یانی دانیشتن. وەضع یانی نیشتنەوە، واتە لە ئاستی خەڵکیە خۆت بە گەورە نەزانیت. تەواضعت هەبێت، کبرت نەبێت. کبرت وا نەبێت کە خەڵکی بەکەم بزانیت. سێهەم وقضاء حوائج الناس. قضاء حوائج الناس واتە جێبەجێکردنی ئیشوکاری خەڵکی. خەڵکی ئیشێکی پێت بێت بچی بەدەمیەوە، ئەمە پلەپایی ئینسان بەرزەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بڕۆم لەگەڵ برایەکما کارێکی هەبێ بۆی جێبەجێ بکەم، لام خۆشەویستترە لەوەی کە 40 شەو لە مزگەوتەکەی خۆمە ئیعتیکاف بکەم و شەونوێژ بکەم. واتە ئەنجامدانی پێویستیاتی خەڵکی، ئیشی خەڵکی جێبەجێکردن شەئن و پلەپایی ئینسان بەرزەکاتەوە. و ئەو پیاوچاکە فەرمووی وأمراني يرفعاني البلاء. دوو ئیشیش هەیە بەڵا لەسەر ئینسان ناهێڵن. ئینسان تووشی بەڵا موسیبەت نابێت، تووشی حادیسە نابێت، تووشی ڕووداوی هاتوچۆ نابێت، بەڵا نابارێ بەسەریا. ئەو دوو شتە ئەنجام بە: یەکەم الصدقة، دووهەم وصلة الرحم. یەکەم خێر و خێرات، بەوەی کە دەستگیرۆیی هەژاران و فەقیران و نەخۆشان و داماوان بکەیت. دووهەم سیلەی ڕەحم، سەردانی خزم و خوێش بکەیت، بەڵا لەسەر ئینسان نامێنێت.
خزمەتی زیندوو کەیتەوە کارێ بکەیت کە خزمەکان لە کاتی بۆنەکانە کۆ ببنەوە ئەم شتانە بکەین ئەوە بەڕاستی قازانجی دین و دنیامان هەیە بەڕاستی ئەم قسانەی ئەم پیا و چاکە ئەگەر لە خۆمانە بەرجەستەیان بکەین ئەوە ئێمە هەموو ئیسلاممان جێبەجێ کردووە ئەوە ئێمە بەڕاستی شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم داوا لە خۆی گەورە دەکەم خۆی گەورە بمان کا بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بمان کا بە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وامان لێ بکا گەنجەتی و هێزمان لە چاکەیە بەکاربێنین وامان لێ بکا خۆی گەورە ڕەوەش جوان بین لێبوردە بین بەرامبەر بە خەڵکی وامان لێ بکا تەواضوعمان هەبێت وامان لێ بکا ئامێرێک بین بۆ ئەنجامدانی پێویستیاتی خەڵکی وامان لێ بکا خۆی پەروەردگار بەڵامان لەسەر لا بەرێ بەهۆی سەدەقە و سلێ ڕەحمەوە خۆی گەورە لە گوناحمان خۆش بین خوا لە گوناحی ئەو گوناهێکمان خۆش بین خوا بە ئومەتی پێغەمبەر حەسێبمان بکەین خۆی وڵاتمان ئەوەداکەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ و پارێزی خوای گیانەوەی قەرزارە قەرزی بۆ دەفع بکەی ئەوەی نەخۆشە خوا شیفای بەی ئەوەی مشکلەی هەیە بۆ چارەسەر بکەی خوای بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوای بە شفاعەتی پێغەمبەرمان خەی آمین آمین الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله